دایا گیان کوی؟ دەورە کوڕم بەخێر بێ. باشی؟ باشم کوڕی من بەخێر بێ. دانیشە دانیشە. دایا گیان ئەو مۆزوعە چییە پەیدا بووە؟ خانی بەناوکردن و نازانم ئەوە چیەوە؟ ڕاوەستە کوڕم جانێ تەلەفۆنم لۆ ئارامی کردە بە ئەویش بێ ئەو جە مەوزوعیەکەینەوە. کچێ دایا گیان سەر برنگە خوای بینە گوناحە غەدرە دەزانیە تو ئەدی ڕۆژی قیامەتێ چ جوابی خوای دەدەیەوە؟ لۆ گوناحە کوڕم ماندووبوونی چەند ساڵێ بابت لۆ زاوای بیتن. ئەی باشە لۆ برامی بەتەنێ. ئەوە ژنی دێنی پێویستی بە پارەیە. ئەدی خوشکەکانم؟ السلام عليكم. سلام حرام خۆر. بخير بك كاكا. برام ئەم بە هیچ جۆرەك ڕازی نیمە خانی بەناوی تو بکرێ. باشە کوڕم لۆ ڕازی نابی. تەنازل لۆ خانی بکەین مەجبورن ژنی لۆ بینین. دایا گیان ئەوە بە شەمارە حەقی منی تێدا حەقی خوشکەکانیشم تێدا ئەم بە هیچ جۆرەك ڕازی نام خانی بەناو بکرێ. برام داكم بلانەکی هەیە جوان جێ لە ڕابگرە. پلانی چ دایە؟ ڕاستەکە کوڕم جێ بگرە. ئەمە مافی تووە دەین. بەس لای خوشکەکانت بڵێ ئەمش لە مافی خۆم خۆش بوویمە. ئەخە دایە وەڵڵەهی ئەوە حرامە وەڵڵەهی گوناحە ئەمە فێریان لێ بکەین. کوڕی من ئەو گوناحە و حرامەی لۆمە لێ بگەڕێ. برام واز لەو گوناحی بینە گوناحەکە لە ملیمە ئەتوو بەس ئەوان ڕازی کەوتەوە. لەسەر تو ئەوەندەیە تەلەفۆن لۆ سارا کاڵای بکەی بڵێ من بەش خۆم تەنازل کردیە. دوای برام پارەی مە لۆ لە بۆ ساوایان بی لۆ خۆمان بی باشترە هەم ئەتوش ئیستفادە دەکەی هەمیش ئەمی ژنەکەی دەینم. ڕاستەکە زاوە چم نەتی پێیە. وەڵڵەهی دایە ڕازی دەبم برام ڕازی دەبم بەس وەڵڵە گوناحە بە شەماری خوشکان بخۆی وەڵڵا خوایە بە قوربانت تو ڕازی بە گوناحمان ئەوەندە کەمە ئەوش با بێتە سەری ڕازیمە برام ڕازیمە.